فیشەکەکان هیچ سنوورێکیان نییە. نوێترین پرۆژەی هونەرمەندی فۆتۆگرافەر ئیبراهیم عەلیپورە. ئەم هونەرمەندە لە چێبرچێکی نێودەوڵەتی لە وڵاتی ئەمریکا بەشداری کردووە و توانیوێتی خەڵاتی یەکەمی چێبرچێکە بەدەستبێنێت. ئەم پێشبرچێ بۆ فۆتۆگرافەرە بە توانەکان لە وڵاتە جیاوازەکانەوە ڕێکخراوە و تایبەتە بە وێنەگرتنی بەڵگەنامەیی. بەڕێز ئیبراهیم عەلیپور لە ستۆدیۆی هەولێر لەگەڵماندا ئامادەیە و گفتوگۆ دەربارەی خەڵاتەکەکەین. کاک ئیبراهیم سڵاو لێ بە سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. من سەرەتا لە ئەوە دەست پێ بکەم یاخود بڵێم مەبەستمە لە ناونیشانی پرۆژەکەەوە دەست پێ بکەم. فیشەکەکان هیچ سنوورێکیان نییە. چی وای کرد بەڕێستان ئەم ناونیشانە هەڵبژێرن؟ سڵاو ڕێزمە میش لە خزمەت ئێوە و هەموو بینەرانە. لە ڕاستیە ئەو شتێک کە زۆ بەچاوە لەسەر سنوورەکان و بە تایبەت ئەلان ئەوەی کە هەمانە بەداخەوە ئەوەیە کە هەندێک لەو کەسانەی کە لە نزیک سنوورەکان ژیانەکەن یا خەریکی ئیشی کۆڵبەرین ئەوە کۆڵبەری ژیانی ئەو کەسانەی ینی کاریگەری بۆ لەسەر ژیانی هەموو ئەو کەسانەوە ڕادەیەکی زۆر لەو کەسانە لەو ڕێگایە یا تیاچن یا توش کێشە و خەسارە بن. ئەوە یەکێک لەو هۆکارانە بوو کە ناوی پرۆژەکە ئەوەی بوو کە فیشەکان سنووریان نییە، ینی بەڕاستی ئەوەیە کە مەرگی سنوورێکی نییە و زۆر کەس لەو کەسانە ژیانی خۆیان دەبەزێن لەو ڕێگایە. بەڵێ کاک ئیبراهیم چۆن بەشداری لەم پێشبرچێ نێودەوڵەتیە کردووە؟ هەستت چۆن بوو وەک فۆتۆگرافەرێکی کورد کە پلەی یەکەمت بەدەستێنا؟ بەڕێستان لە کاتی پێدانی خەڵاتەکە لە ئەمریکا بوون؟ لە ڕاستیە هێشتا ڕێوڕسمی خەڵاتەکە بەڕێوە نەچووە، بە زووی بەڕێوە ئاچێت، بەڵام ڕاگەیەندراوە. ئەم خەڵاتە تەنیا یەکدانە بەخەوت براوەی هەیە، یان دوودانە بەشە لە هەر بەشێکە یەک کەس لە ئاستی هەموو دنیاە هەڵبژێردرێت و بەشانازیەوانێ ئەو کۆمەڵە فۆتۆیانە بوونە بەقەول براوەی یەکەم یا براوەی تەنیا خەڵاتی ئەو فستیواڵە. ئەو فستیواڵە ساڵانی ساڵە خەریکە بەڕێوەچێت لە ئەمریکا و تایبەتی ئەو کەسانەیە کە پرۆفشناڵ لەسەر کۆمەڵە ستۆری لە دنیای کارەکەن، ینی ئەوانەی کە چیرۆکێکیان هەیە و خەریکن بە فۆتۆی گێڕنەوانێ تایبەت بەوانە. بەڵێ کەواتە کاک ئیبراهیم ئەتوانین بڵین کە چێبرچێکە سەختە یاخود بە شێوەیەکی گشتی چەند فۆتۆگرافەر بەشداریان کردووە؟ لە ڕاستیە یەکێک لە سەختترین کێبڕکێیەکانی دنیای بەقەول داکیومنتری فتاگرافیە، ینی وێنەگری بەڵگەنامەی. بۆیە ئەو کەسانی کە بەشدارەکەن هەموو ئەبێ فۆتۆستۆری بێت، ینی بە دڵنیاییەوە کەسانە کە ئیشی وێنەگریەکەن دیارە ساڵانی زۆر وەکو من کە 10 ساڵ 12 ساڵ لەسەر ئەو فۆتۆستۆریە ئیشم کردووە، ئەوانیش هەمویان لەسەر ئەو ستۆریانەی کە هەیەە ساڵانی ساڵ خەریکن ئیشەکەن. بۆیە دیارە زۆر وێنەگریتر وەکو من لە هەموو دنیاوانێ خەریکی ئەو ستۆریەکانی خۆیان خەریکی چیرۆکانی خۆیانکەوەی گێڕن، بۆیە زۆر سەختە و ئەوەش کە تەنیا یەکدانە براوەی هەیە، یان ئێوە نییە کە کەسێکی تر بێتە دوو هەم یا سێ هەم. بۆیە ئاستی فستیواڵەکە و کێبڕکێەکە زۆرە باتە سەرەوانێ و فستیواڵێکە کە تایبەت بۆ داکیومنتریە، ینی تایبەت بۆ فۆتۆگرافی بەڵگەنامەییە، بۆیە زۆر سەختە بەڕاستی. بەڵێ باشە کاک برایم کاردانەوەکان چۆن بوو بە تایبەت لەلایەن میدیاکانی ئەمریکا پاژەوەی کە بۆ پلەی یەکەم یاخود بڵین پلەی یەکەمت بەدەستێنا؟ کاردانەوەکان بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە کاردانەوەیەکی زۆر باشی بوو کە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی بەڕاستی و فستیواڵەیە کە بەڕێوە ئاچێت ئەوەیە کە هەموو زۆربەی ژورناڵەکان زۆربەی میدیاکانی دنیا باسی براوەکانی و خەڵاتاکەن و باسی ئەوەی کە بۆچی لەناو ئەو هەموو چیرۆکەیە ئەو چیرۆکە وەکو چیرۆکی براوە هەڵبژێردراوە. بۆیە میدیاکانی ئەمریکا میدیاکانی وڵاتەکانی تر لە گاردیەنەوە تا نیویۆرک تایمز هەمووی ئەوانەوە هەواڵی خەڵاتەکە و هەواڵی براوەکان بڵاو کردێتەوە هەواڵی ئەوەی کە هۆکاری ئەوەی کە ئەو فۆتۆستۆریە بۆتە براوە چی بووە و بۆچی هەڵبژێردراوە. بەڵێ باشە کاک ئیبراهیم جیاواز لەم چێبرچێ یاخود ئەو فێستیڤاڵەی کە لە ئەمریکا بەڕێوە چێت
توانیوتە لە ڕێی هونەری فۆتۆگراف ببیت بە بەشێک لە دەنجی کۆمەڵگەی کوردیان با بڵێن لە ڕێی بەرهەمەکانتەوە شووناس و کولتوری کورد پیشانی گیان بدەیت؟ لە ڕاستیە بەشێکی ئەتوانم بەشێکی ئەو پرسیارە بە قەوڵام بدەمەوانێ ئەویژەوەیە کە بەشێکی ئەو ڕێگایە بۆ ئەلان ڕۆشتوم و توانیومە بەشێکیشی بۆ داهاتووە ینی بۆ داهاتووی ئێمەوە بێتە مێژوو دواتر ئەو ینی بە بڕوام مێژوو باشترین شتێکە کە ئەتوانێت وەڵامی و پرسیارە بداتەوانێ لە داهاتووە بە بڕوام ئەو کات ئەتوانین بڵین بە دڵنیاییەوە ئەتوانین بڵێنیان دەداهاتووە کە ئەو وێنانە دەنگی خەڵک بوون یاننا یاتوانیان دەنگی خۆیان بگەن یاننا. بەڵێ کاک ئیبراهیم جا من مەبەستمە بزانم کە بۆچی کۆڵبەرەکان کارەکتەری سەرەکی فۆتۆکانتن بۆ فۆکەست لەسەر کۆڵبەرەکانە؟ پرسیارەکە زۆر بۆ من زۆر ئاساییە ئەوەیە کە ینی وەڵامەکەی ئەوەیە کە من خەڵکی ینی لە دێهاتێک لەدایک بووم لە لای سنوور لەبانە و لەبانە گەورە بووم و لە مناڵیەوانێ بەڕاستی سنوور وە کۆڵبەری لە ژیانی ئێمە بۆ ینی ئێمە من بۆ خۆم بە تاکە کەسی و ئەو کەسانی کە بە دەورەوە من هەمومان جۆرهایەک لەگەڵ ئەو کێشانەی کە کۆڵبەری و سنوور هەیەی ئێمە هەمومان تووشی بووین بۆیە ئێمە لە دنیای ئەڵێن ئەو کەسانەی کە ینی باشترین کەس بۆ گێڕانەوەی تیرۆکی کەسێکە کە لەو شوێنە ژیانەکات ئەو یەکێک لە وەڵامەکان ئەوەیە کە من لەو شوێنە ژیانەکەم ئەو بەشێکە لە ژیانی خۆم بەشێک لە وێنەکان بنەماڵی خۆمن و ئەوە بەشێکە بەڕاستی لە ژیانی خۆم بۆیە هیچ کەسێک بە بڕوان باشتر لە خۆم نییە یاریە کەسێکە لە کوردستان ژیانەکە بۆی کە چیرۆکی خۆمان وەگێڕێ بەشێکی ینی بەشی دووەمیشی ئەوەیە کە من پێشتر ینی زۆرم سەفەر کردووە بۆ زۆر وڵاتان بۆ زیاتر لە 30 وڵاتان سەفەرم کردووە و هەوڵم داوە چیرۆکوشتەکانەوە گێڕم دوای ماوەیە ینی ئەمە باسی ساڵانی پێشووەکەم دوای ئەوە زانیم کە ئەگەر ئێمە چیرۆکی خۆمان نەگێڕینەوە کێ بیگێڕێتەوانێ بۆیە ئەوە چەند ساڵە خەریکم ینی زۆ زیاتر فۆکسم باشۆتە سەر ئەو چیرۆکانەی کە لە کوردستان و لە دەورەوەی ژیانی خۆما هەن. باشە کاک ئیبراهیم ئەوەی کە جێی سەرنجە ڕووناچی لە فۆتۆکانتدا کەمە جانازام کاک ئیبراهیم بە مەبەست ئەم فۆرمەی هەڵبژاردووە ئەتەوێت ترس و ماندوێتی و نامەتەکانی کورد بەم شێوازە بناسێنیت؟ لە ڕاستیە ینی هەوڵم داوە زۆ بێلایەن بم بەڵام بەگشتی بێلایەن بوون ینی هەر ناکرێت ینی ناکرێت سفریکەوانێ هەموو هەوڵم ئەوە بووە کە ینی زۆر بەڕاستی بێلایەنە و چیرۆکانە بگێڕمەوانێ وەکو چون یەکێک لە سەرەکی ترین شتەکان کە یەکدانە وێنەگری بەڵگەنامەیە بێبێتەوەیە کا بێلایەن بێت بەڵام چیرۆکەکە وە ژیانی ئەو خەڵکە بەڕاستی ئەوەندە چۆن بڵێم ینی ئەوەندە خۆش نییە کە تۆ بڵێ من هەوڵە دەم یان تۆزێک خۆشیش ینی بەڕاستی وەزئی خەڵک بەتایبەت لە ئەلانە و بەتایبەت ئەو کەسانەی کە لە نزیک سنوورەکان ژیانەکەن زۆر وەزایکی باش نییە و خۆشیش نییە بۆیە بە خۆشیەکان نەتوانی وەدۆزی بەڵام زۆر کەم و ئەو بۆیە ئەو کەسانی کە ئەرێ ڕاست چیرۆکە بینن زۆر بە چیرۆکێکی غەم ناگەی بین. باشە کاک ئیبراهیم کارکتەرەکانی ناوێنەکانت بەراورد بە دیمەنەکانی سروشت پانتایەکی کەمتریان لە فۆتۆکانتدا داگیر کردووە هۆکاری ئەمە چییە؟ لە ڕاستیە بەشێکی ئەوەی کە ویستومە ینی وای لێ هاتووە ئەوە بووە کە ئێمە بیر لەوە نەکەینەوە کەم چیرۆکی یەکدانە کەسە کاتێک چاو لە وێنەکانەکەی جوام ینی ئیسان هەست بەوە کاتکە و چیرۆکی کۆمەڵێک ئینسانە بۆیە نەویستوە ئەو فوکوس و ئەو تەرکیزە بخەمە سەرەوەی کە یەکدانە کەس یا کەسانی کاو کە دەموچاویان یا ڕواڵەتیان جوان دیارە لەناو وێنەکانە ببیندرێن کاتێککە ئەو ڕواڵەتە نبینی کاتێک ئینسانەکان تۆزە بە ورتر ئەبینی ئەو کات هەست بەواکەی کە ئەوە زۆر دنیایەکی فەراوانترە ئەوەیە کە ئەو سنوورێکی زۆر گەورەیە و زۆر کەس گرفتاری
ئەو کێشانە هەن کە ئەلان هەمانە. بەڵێ بەڕێز ئیبراهیم عەلیپور سپاس کە لە ستودیۆکانمان لە شاریە و لێرەوە لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن وەک هەمیشە.